مزگەوت پەروەردە بڕێ لە کچی خەڵکی ناگرێ ئەوەی حاکمێوتی ئەم محکەمە مرور شورتە زیندان قەرزاری تەڵەبەی مزگەوتە قەرزاری ئیسلامیەکانەتی بۆ وڵی ئەو کوڕی لە مزگەوت پەروەردە بووە دایک و باوکی عەزیەت نادا ئەوەی لە مزگەوت پەروەردە بووە نادا لە ترافیک لای ئەوەی لە مزگەوت پەروەردە بڕێ لە کچی خەڵکی ناگرێ ئەوەی لە مزگەوت پەروەردە بووە چەخۆ ناکێشێ لە باڵ ئەوەی لە مزگەوت پەروەردە بوو عارەق ناخوا زۆر شتی وت زیندانەکان ئەمانەی تیان نییە بەڵام ئەوانی کەن ئەنجا لەو لاوتم دەیب تۆش ئەوەی بۆ زیاد کە ئەوەیشی مهندسە خیانەت لە جادەکە ناکە ئەوەی دکتۆرە جاری وا بۆ دکتۆرەکان ئێمە زۆرن یەک و دوانین والله نەخۆش پارەی نییە خۆیان لە ژێر پارەکەی بۆ سەرفەکەن پارەکەی بۆ ئەگەڕێنە دواوە من دکتۆرە هەناسم ئافرەت کە بینیەتی ئافرەتەکە پێویستی بە خوێنێ و کەس نییە خوێنی باتێ لەو لا ڕۆژێک سەر خوێنەکەی خۆی بۆ ناردووە ئەمە ئەگەر کەسێک کوردی خۆش بێت ملەتی خۆمانمان خۆش بێ کچی خۆتت خۆش بێ بیدەی بەکێ کوڕی خۆتت خۆش بێ کچی کەی بۆ بێنی هەوڵەدەی کەسێک بێنی ئیسلام پەروەردەی کرد بێت ئەو کاتە بزانە ئەو ملەتە خوای گەورەش تەئیدیەکات بەڵام من کاتێک کە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ چاکەکانیان کاتێک کە دکتۆر بوو پێویستی بە عەمەلیات نەبوو بە زۆر عەمەلیاتی بکات کاتێک کە مهندس بوو لە بینا و جادە و بارەکە ئەوە نەڵێ کە خوای گەورە ئەیکات کەوا بوو خۆم بوومە دوژمنی خۆم